لە ڕۆژی 15 مانگی ڕابردوو لە گەڕەکی پەنجەعەلی لە کەرکووک ژنێکی تەمەن 20 ساڵان بە ناوی بەناز فاروق لە ماڵەکەی خۆیدا سووتا. دواتر ژنە سوتاوەکە وتی لەلایەن مێردەکەی و خەسوویەوە سوتێنراوە. لە کاتێکدا پێشتر ڕایگەیاندبوو خۆی سوتاندووە. ئێستا بەناز لە نەخۆشخانەی سوتاوی سلێمانیە. دۆخی تەندروستی جێگیر نییە و برایەکی بەناز هاوسەر و خەسوەکەی تۆمەتبار دەکات و دەڵێت بە شێوەیەکی دڕندانە سوتاندویانە. 15 دەبوو تەلەفۆنیان بۆی مەگوتیان وەرنە کەرکووک. ئێمە کە چوین بۆ کەرکووک چوین نەخۆشەکەمانە سوتانبوویان لە کەرکووک کە سوتانبوویان لەوێ دکتۆر بێ ئەمەلی کردیم چی دکتۆری ناژیم نەخۆشە ئەمرێتی تر هیچ ئەمەلێکمان نەما. دواتر باش بوو خەستەخانەیە ئەوەی کردوەری گرت هێنامانێرە لێرە لە خەستەخانە دوێنە ئەمەلیات توشمان بۆ کرد. ئێستاش باش نیە هیچ تەندروستیشی باش نیە نەخۆی و نە مناڵەکەشی. بەڵە لێ بۆ خۆی ئیفادەیەوەی داوە کەوتیتی خۆم سوتاندوە ڕاستە. بەڵام چۆن بۆ هەڕەشان لێ کردووە دوای 3 سەعات بردویانەتە خەستەخانە. خەسوەکەی و مێردەکەی لە ماڵەوە لێیان داوە و توانە بێ لە خەستەخانەوان ئەڵێ لەوێ ئەتکوژین. ئیترێویش دەترسان ئێمە لەوێ نەبوون کەسی لەوێ نەبووە تا ئێمە چوین ئیفادان ئاوا لێ وەرگرتووە. بەڵە پێوەیەتی زۆری پێوە دیارە تا قژیشی هەڵقەندراوە قژەکەیمان هەموو هەڵگرتووە. مێردەکەی بە قژ ڕایکێشاوە بردێتە ژوورەوە کات دوای سوتانەکەی. خەسوەکەشی لی داوە دەموچاویان تەقام بوو دەمیان تەقام بوو ئەوانەی هەموو پێوە دیارە گوێیان تەقاندووە کە زێ ڕۆژیان لێ کردوێتەوە. پۆلیسی کەرکووک لەسەر ڕووداوەکە دەڵێت هاوسەری بەناز بەپێی مادەی 408 لە یاسای سزادانی عێراقی دەستگیر کراوە. بەڵام تا ئێستا فەرمانی گرتن بۆ خەسووی بەناز دەرنەکراوە و چاوەڕوانی فەرمانی دادوەرین. لە قسەکانی دەرکەوت ئەمە کە نەوتەکەی کردووە بە خۆیان خود بانزین بووە لەسەر ناکۆکیەک لە بینی خۆی و مێردەکەی و خەسووی. بە قسەی ئەو ئەیوت نازانم کێ لە دواوە ئاگری پێوەم ناو ئاگرەکە من ئاگرم پێ نەبوو چرخم پێ نەبووە. ناسانێمە لێکۆڵی ناوکانمان دووبارە تەقدیم دادگا کردەوە. دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ کوڕەکە دەرکرد. کوڕەکەشی سەر بە پێی مادەی 408 لە بەندی خانە دەستگیر کراوە لامان. لێکۆڵینەوەکان بەردەوامە. ئێمە ئەوەی کە گرینگە لای ئێمە وەکەوە نییە ناکۆکێکە لەسەر چی بووە. گرنگەوەی ئەو کوڕە تا چەندێک ڕێگری بووە یاخود دەستی تێ هەبووە یاخود بۆ زوو ئەو کچەی نەکوژانەوەتەوە کاتێک گەیشتێتە ئەو حاڵەتە یاخود ڕێگرێک لەسەر ئەو بابەتە ئەوە لای دادوەر و لای لێکۆڵینەوە گرینگە. کە سوکاری پیاوەکە لەسەر ئەو تۆمەتانەی بۆیان دروستکراوە ئەم ڤیدۆیان بڵاو کردوێتەوە کە دەڵێن بەناز خۆی ئاگری لە جەستەی خۆی بەرداوە. کە سوکاری بەنازیش دەڵێن هاوسەر و خەسووی بەناز سوتاندویانە و بە قژ ڕایان کێشاوە. دوای سوتانەکەشی ئاڵتونەکانی دەست و گوێیان ڕاکێشاوە و ئاسەواری لێدانی زۆر بە جەستەیەوە دیارە. دەوترێت بەناز 175 بۆ 80 جەستەی سوتاوە و ئێستا بە منداڵە پێنجبانگەکەی ناوسکیەوە لە نێوان ژیان و مردن شەڕیمانەوە دەکات و کەیسەکەی تاوەکو ئێستا بە ناڕوونی ماوەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.